بینرانی بەڕێزی NRT دیارە بەهۆی شکانی بۆڕی فرازی 335 گەڕەکانی شاری هەولێر بێ ئاو دەبن. دیارە ئەمڕۆکە کاتژمێر 6 بەیانی ئەو بۆ ڕێژکایە کە پێشتریش دوو مانگونی و پێش ئێستا دیسان ئەو بۆ ڕێژکا بوو، دیسان ئەوڕۆکە ئەو بۆ ڕێژکای تۆ ئێستا بە ئەوی تیش بخینە سەر هۆکاری شکاندنی ئەو بۆڕیەوە ئەو گەڕەکانەی کە بێ ئاو دەبن ئێستا لای بەڕێز کاکارینە بەڕێوەبەری ئاوی هەرێمی کوردستان کاگاری گەر بۆمان باس بکەیت ئەو بۆ ڕێکەی شکایە هۆکاری شکانی بۆ زۆر سپاس بە ئامادەبوونتان و بەدەداچنتان بۆ بابەتە. هێڵی سەرەکی پرۆژێ ئاوی ئیفراسێ کە ئاو بۆ 135 تا 130 شاری هەولێر دابین دەکاتن لە نێوان مەڕعۆدا کە محەتەی سانەویە و خەزانی سەرەکی هەولێر کە دەگەویتە مەنتیقەی دەوازن یان هەولێری نوێ پشت وەزارەتی پێشمەرگە بۆ ڕێکە پێشەوەی بگەیە لە نزیک محەتەی مەڕعۆدە شکایە. ئەو ڕۆبیانی تقریبا ساعت 6 ئاگادارێکردنەوە بە بابەتە و هیچ تێبینی هیچ شتێکی دەستکاریەکمان نەکردووە. دیارە بۆ ڕێکە یەکێک لە زۆینەکانی هەروەشایتەوە بۆ ڕێکە شکایە و ئەو لیکەی کردیە. تیمەکانمان ئێستاکە لەوێن دەرن لە ماوەی هەوڵ دەدەن لە ماوەی 24 کاتژمێرێک بتان بۆ ڕێکە چاپکەنەوە و محەتەکە بەیانەوە سەرکارکردن. زۆربەی ئەو گەڕەکانەی کە کەوتونە نێوان شەقامی سەرەکی شۆڕش 6 مەتری و هەتا دەگاتە شەقامی کەرکووک و بەشێکی دەرەوەی 120 بەنام زۆربەی ئەو گەڕەکانی کە کەوتوتە ناو شەقامی 120 و ئەو مەساحەی باسمان کرد زۆربەی زۆری ئێمەدەرا چەند گەڕێکێکیش لەناو 6 مەتریش ئەوانیش لەوانێت تووشی شێشەیە. کاری دووبارە بوونەوەی شکاندنی ئەو بۆڕیە بۆ چ دەگەڕێتەوە؟ بەڵێ لەوانەیە ئەو شوێنە لە ڕووی تەکنیکیەوە ئایا دەستکاریەک کرایە پێشتر یان زەختێکی زۆر هەیە لەو مەسافەی لە بیدایەتی مەشروعەکە هەیە چونکە هەمووی 100 مەترێک لە مەشروعەکە دوورە هێزی 12 بار زەختی ئاوی لەسرە هۆکارەکە زیاتر لەو بابەتە دەگەڕێتەوە. کاگاری بەخۆی هەر بخۆی لەگەڵ هاتوونی هاوین و بەرزبوونەوەی پلەی گەرما بەشێک لە گەڕەکانی هەولێر بێ ئاو دەبن. چ بکرێ باشە بۆەوەی ئەو 24 کاتژمێرێکی ئێوە خەرکی چاکردنەوەی بۆ ڕێ دەبن چارەسەری و کێشە بکرێت؟ بەڵێ بەڵێنایە تیمەکانی ما لە ئێستاکۆ دەست بەکار دەبن بەڵام ئەوەی کە گرنگە لێرانە بەڕاستی بۆ ڕێکە شکایە هەتا مەسایشەکەینەوە بەڕاستی هاوڵاتیان پێویستەکەەوە خۆیان بگونجێنن ئەو بڕە ئاوەی هەیتیان خەزانەکانیان لە تانشیەکانیان دەستی پێوە بگرن و بە هەدری نەدەن و بە شێوەیەکی گونجاو بۆ کاربیێن تاکو بتانین لە ماوەی ئەو 48 کاتژمێر تا 72 کاتژمێرێکەوە ئاو دەگەڕێتەوە بۆ هەموو هاوڵاتیان و کێشەکە چارەسەر دەبیتن. زیاتر ئەمە ئەو ڕێنماییەمان هەیە بۆ هاوڵاتیان. دەستخۆش بێوەش. دیارەوەی گوێبیست و بینینی بوون ئەوە بوو بەڕێز کاگاری بەڕێوەبەری ئاوی هەرێمی کوردستان باس لە هۆکاری شکاندنی بۆڕی فرازی 3 دەکات و داوا لە هاوڵاتیانیش دەکاتن ئەو ماوەی کە ئەوان خەریکی چاکردنەوەی ئەو بۆ ڕێ دەبن دەست بە ئاو بگرن و باستەوە دەکات 135 گەڕەکەکانی شاری هەولێر بەهۆی شکاندنی ئەو بۆڕێ بێ ئاو دەبن. دەگەڕێنەوە وڵاتە.